سڵاوتان لێ بێم کاتتان باش لەڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین. مێژوو کولتور و هونەری جیاواز هەر جارە و دەست دەخەینە سەر بابەتێکی جیاواز و گرنگ کە تایبەتە بێوەی هاوڵاتی لەگەڵمان بن. لە هەولێر چوار خوشکی وەرزشوان پێکەوە لەگەڵ باوکیان ڕاهێنان دەکەن و هیوایان ئەوەیە مەدالیا و خەڵاتی گەورەی وەرزشی بەدەست بهێنن. لە زاخۆ بۆ ڕێنمایی و خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا قەشەیەک تابلۆیەکی گەورە بۆ سەردانی کارانی کەلیساکەی دروست دەکات. هاوڵاتیەکی مەریوان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە پارچەکاشی وردی فرێدرا و کاری هونەری ناوازە دەکات و زۆربەی کارەکانی بۆ هونەرمەندانی ڕەسەنی کوردستانە. چوار خۆشکی وەرزشوان لە شاری هەولێر دنیایەکی جوانی وەرزشیان بۆ خۆیان دروست کردووە. ئەوان بە هاوکاری باوکیان کە ڕاهێنەری وەرزشی کیکبۆکسینگە لە وەرزشکردن بەردەوامن. هەرچەندە کە ئەوان ئێستا یاریزانێکی باشی کیکبۆکسینگن لە پاڵەوەشتا چەندین ئاماژەی دیکەی وەرزشی کار بێتەکەن و فێری بوونە. ئەوان خولیایان ئەوەیە کە لە داهاتوودا بتوانن لە وەرزش و بوارەکەی خۆیاندا مەدالیای گەورە و خەڵاتی باش بەدەست بهێنن. من خاوەنی چوار کچەم، ڤێرجینا و ڤیانا و فەرینا و ئایناس. سوپاس بۆ خوای گەورە کە لە شێکی ساقی پێبەخشیون. ئێستا هەر چواریان وەرزشەکەن وەرزشی کیکبۆکسینگ. خۆم ڕاهێنەری وەرزشی کیکبۆکسینگم. زۆر خۆشە، ینی منداڵەکانمان وەرزشکار بن، بە تایبەتی ئەوانەی کە خۆیان وەرزشکارن و بەعام بۆ کۆمەڵگایش ئێمە پێویستە ینی شتێ بکەین فەرق نەبێت لە بینی کچ و کوڕە. لەم سەردەما فەراغێکی زۆر هەیە ڕاستیەکەی، پێویستە ئەو فەراغەی منداڵ پڕکەیتەوە ئیتر بە وەرزش بێ بۆی خۆی دەرس و دەوریان هەیە. ئەو فەراغی کەمێنێتەوە بە وەرزش بێت، بە هونەر بێت، بتوانی بۆی پڕکەیتەوە. ئەو کەسانەی کە ئەتوانن لە دوو سێ بوارە ئیشکەن زۆر باشە. ئەوانە دەرس ئەوە زەرورەی ژیانە پێویستە. بەو زانیاری من زەمەنە 27 ساڵ ناو لە وەرزشام، ئەو منداڵانەی کە وەرزشەکەن جیاوازترن لە دەرس و دەوریشان. من وەک ڕاهێنەری وەرزشی کیکبۆکسینگ بێجگە لە مناڵەکانی خۆم ئەوەی کە تەمرینە کالای من وەک مناڵەکانی خۆمە لە هەردوو ڕەگەز چی ئافرەتە چی پیاوان خاوەنی چەندین یاریزانی بە توانین لە دەرەوەی وڵات و لە ناو وڵات لە سەراستی کوردستان لە سەراستی عێراق لە حتا یاریزانانمان لە ئەوروپا یاریەکەن. سوپاس بخوا ئەوەی کە لە ماوەی 27 ساڵ تەمەنی وەرزشیمە توانیمانە بیکەین تەنها بۆ ئەوەی ئەمەمانەوە وەرزش بکەین بە کللتور لە ناو کۆمەلگای کوردیدا. ئێمە پێویستمان پێێتی هەموو گەنج هەموو تاکێکی کۆمەلگا بکەین بە وەرزشکارێ. هەچ کەس لە بوارەکەی خۆیان چەندی نوع وەرزشمانەیە، کیکبۆکسینگیش یەکێکە لەو وەرزشانە و ئەتوانم بڵێم لە ماوەی 27 ساڵ کە هاتوۆتە کوردستانی عێراقەوە ئەم وەرزشە لە ڕۆژ بە ڕۆژ پەرەی زیاتری سەندۆ و باشتر بۆ و یاریزانی باشترمانەیە و ئایندەیشمان ئینشەڵڵا زۆر ڕوون و سەرکەوتنە بۆ کورد و کوردستان.
ڤێرژینا کاروان جەمیل وەک یاریزانێکی کیکبۆکسینگ کە بەشداریم لە چەند پاڵەوانێتی کردووە و پاڵەوانێتی ئاسیا کە پلەی سێمم بەدەست هێناوە و هەروەها دایک و باوکیشم زۆر پاڵپشتیم دەکەن بۆ ئەم وەرزشە. باوکم ڕاهێنەری وەرزشی کیکبۆکسینگ بوو بۆیە منیش حەزم چۆ ئەم وەرزشە و ئەم وەرزشی کیکبۆکسینم هەڵبژار و هەروەها من 4 ساڵە ئەم تەمرینەش دەکەم و هیوادارم لە ئایندەدا پلەی یەکەم بەدەست بێنم. کاروانە لەگەڵ لە ماڵەوە لەگەڵ خوشکەکانم ڕایەنان دەکەم و باوکیشمان ڕایەنەرە و لە 2008 لە پاڵەوانێتی یۆنان بەشداریم کرد بوو پلەی دووەم بەدەستهێنا بە کچێکی ئەڵمانی دۆڕام و لە مانگیدا ئینشەڵڵا خۆم ئامادە دەکەم بۆ کەنەدا لێ بێنەوە. قەشەیەک لە کلیسای لیڤۆ لە زاخۆ بۆ ڕێنمایی و هەروەها هۆشیاری زیاتری و هاوڵاتیانەی کە سەردانی کەنیسەکە دەکەن یا بە تایبەتی و کەسانی کە لەوێ ئەرکاینەکانیان بەجێ دەگەێنن لە کەرەستەی سەرەتایی تابلۆکی گەورە و زۆر ساکاری بەدەست دروست کردووە کە هاتیایدا ڕێنمایی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا بۆ هاونیشتمانیان بڵاو دەکاتەوە. ئەمەش بۆ تا جێگەی ڕەزامەندی و کەسانی کە سەردانی کەنیسەکە دەکەن و بەکارێکی زۆر گرنگی وەسف دەکەن. من خواندية بإيطاليا ووقتها إيطاليا بوم ما وصل ما شكر دائما بإيطاليا وأم از علمي مواري خلتي دلت حشت أف فن وأف لوحة أم تشيتن طبعا هدلت جحيل هاريكاريا ما حتى أم تشيتن أم رملت استعمالتن وتشتت خوارن نيستن وبرنجة وتتقوت وصافارة وجهية يعني فكرة شيء تشتي بسيط عم تشتكي لاوتشتن. حفت روجا ام مجيل بين لوحه هندت جحيله هاريكاريا مترن وطولاوي 6 متر عرضاوي تشلو 4 متر وتشل سنتيمتر. أفا رسالتي بو خلقت ما هر صال من رسالتي هيا بو خلقت ما فأفصاله زانن اف كورونا تشكر عالمي دلت ايش محمد دنياي كات ودلت مروف نصاغ بون ومرن افيا هدفاوي توعيه افتشتا هندي تباخيفه هند جارة دهنين حتى دهليبن فأف رسالة بينن شابي خو يعني توعية بو خلقت ما بتت لازم هاريكاريا دل حكومتي بتن دل صحتي بتن وأفا رسالتي بو خلقت ما لازم أم بشنا تعليماتي صحتية تعليماتي حكومتي هريمي تشاوية لازم أم محافظة صارت تشتبتنا حتى أف إيشا نقيت بو بشكت ما وبو خلقت ما حتى هاتو ببينن حتى تماما ما شكرية عن بيشن بو خلقي تماما دينن وقتی هون بچنا زاخو و بچنا دهوتي دائما مسافة بينها و بلا محافظة بتن حتى أبقيش نائد سر هوا.
لەو کاتانەی کە ڕاوماسی ڕێگە پێدراوە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە کۆتاییەکانی مانگی ئادار ماسیەکان لە قەراقی ئاوەکان و دریاکان نزیکە بنەوە ماسیگرەکانیش لەیان نزیکە بنەوە و هەروەها ڕاوماسی دەکەن جۆرێکی ڕاوماسی بەکاردەهێنن کە پێی دەگوترێت تیسیار ئەویش بە دانانی خێرای تۆڕەکان و هەڵگرتنەوەیان کە کەمتر لە یەک کاتژمێر دەخایەنێت ماسیگرەکان دەڵێن ئەمە هەم خێراتر و باشتریشە و هەروەها شارەزایەکی زۆریشی پێویستە. بەلەمەوان باربەهام کە لەو کاتەیدا لەو مودەی ئەو مانگەیدا تاکو منە دەست پێ دەکات ئەو مانگەی سفادەیەکی تایبەتی هەیە بۆ بەلەمەوانی لەبەرەوەی ماسی هەمە زۆر هەیە و لە ناویاندا زیاتریان ماسی حکوومەتیە کە ماسێکی باوە لە ناو خەڵکیشدا و ماسێکی خۆشە و قیمەتیشی گرانە. تەریقەت یەکەمی کە دێ ناو بەعر بداياتي رايت سيال لا باشاي بعرخي به نابي لق بش قلايخي به لا دوري 15 متر لا خلاقي بعركه طرق دنيوا بهواشينا بيست تقيق يا بكري دبي بيواشي وطربني تو كطرقنا يوا دواتر طريقتي دوام او طردني تو لنغران لا او سر او سيد باللنغر به دواي اتو او متقي بشتي طرقي يعني بلي او كده لا تكاكي لبداياتي راوشني كبلم بودسه دێتەقەندرێ و بە تەختە و یان بە دەبەیەکی دراو لە پێشی بەلەمەکە دەدرێت بۆی تەقەیەکی زۆر بێت ئەو ماسیە بترسێ و بچێتەوە قوڵایی. مودەی تەقاندن بۆ خۆی هاتە ناو بەلەمەکە دوو کەسی تێدایە کەسێک کە ماتۆڕەکەی بەدەستەوەیە و یەکیش کە تەقێنێ ئەوەی کە ماتۆر بەدەستەوەیە ئەویش بۆ هاوکاریکردن و بۆ ئەوەی کە زۆر هیلاکەتی نەکەوێت سەر و کەسێک پێشەوە ئەویش غەڵی تەقێنێ بەتە هەتاکو زیاتر دەنگی زیاتر بێت و هەڵ بە هەڵپی زیاتر بێت ئەو ماسی زیاتر سەر قوڵایی چکە ئەو وەرزی زاوزەیە کە زۆر زەقتنەکەی ماسەکە ناسەوە قوڵایی ئەو ماسەیە تەنکایی دەمێنێتەوە و زاری واشە ئەتۆ ئەو هەمە تەقینەش دەکەی ئەو زەکانە ماسی کەم پێوە دەبێت لەبەرەوەی وەرزی ئەوەی نییە ماسی بگەڕێتەوە ئەو ماسی گەرای پێەیە و کاتی زاوزێشێتی زۆر ناترسێ لەشت تەنانەت زاری وا بووە بەلەم بەسەر پشتی ماسیدا ڕۆی و ماسی نەڕۆژێتەوە کە کابرا تەقاندوویەتی لە پشت ئێمە کەڵەکە گیراوە کەڵەکە لە پشت ئێمە گیراوە کە ئێمە کاتی ئەو تەقەتەق و ئەو ڕقەمان ناو بەعەکەدا کردووە خەڵک لە قەراقی ئاوەکەدا ماسی کردو بەشەدا جا بۆیە دەبێ بە زۆر بە هەستیاری بتەقێنرێت ئەنجا هەتا زیاتر دەغەڵ بەغەڵ زیاتر بێ باشتر پێوە دەبێت بە تۆڕەکانەوە. دەبێت زۆر بە هەستیاری بڕۆی بۆ ناو ئەو شوێنەی کە تۆڕەکەی دەدەنەوە کە تۆڕ دانایەوە پاش تۆڕ دانانەوەکە ئەو کاتەی تۆ بە هەر شێوازێک بێ میم وەیە تۆ غەڵبەغەڵ بوو تەقەتەقی دروستکەی ناو بەعدا بۆی ئەو ماسێ تەنکایە بستۆ قوڵایی ئەتۆش لە بینی قوڵایی تەنکایەکەی تۆڕ داناوەتەوە ئەو کاتەی بۆی هەیە زۆتی ماسی پێوە بێ لە زۆتین غەڵبەغەڵب زۆتی ماسی پێوە دەبێت. سێم خاڵ ئەو جار تۆ دەچیت لە بیدایەتی ئەو شوێنێک کە تۆڕەکە لێ داناوەتەوە لەوێرا دەست دەکەی بە هەڵگرتنەوەی تۆڕەکەت کە دەست پێکرد دەبێت زۆر بە شێوازێکی جوان ئەو کاتەش هەتاکو بەهێمنیتر ماسەکەی تۆڕەکە هەڵگیرەوە قازانسە بخۆر لەبەرەوەی ماسی یوا هەیە بە ئاستەم شوێنێک پێوە بووە کە تۆ زۆر غەڵبەغەڵ بوو زۆر قەڕەقی لەناو بەسەڵدەکان بکەی بۆ هەیە ئەو ماسە بەربێتەوە. خۆی ڕای تسیار لە ساڵیدا مانگێک یەک مانگ باوە 22ەوە هەتا یەکی شواریش ئەگە مەنع نەکرێت تسیار ڕاوێکی باوە و زۆر مەرغوبە لەبەرەوەی ئەو کاتە زۆرترین ماسی کە بژیرێ بە تسیار دەژیرێ هەر لەو کاتێکە دێنە ئەوەکە تاکو ئەو کاتێک هەڵی دەگریەوە بە هەموو چند دەقە دەکانێت چند دەقە بۆ 50 دەقە زاری وە توانین پیاوەتیش پێوە بکەین و توانین فرۆشین بە زۆری کە خۆی بەلەمەوان ئیشەکەی ڕستەکەی لەسەر ئەوەیە نانەکەی ئێستا فرۆشنەکەیە بەڵام بای هەموو شتێکی تێدا بای خواردنیشی تێدا و بای زاکنیش تێدا و بای فرۆشنەکەش تێداکە ماسی هەبێ کە نەش بێ وی زەقە لەبوونی ناکرێت.
ئەگەرچی تاتۆ دیاردێکی سەردەمیانە و ئێستا لە ناو گەنجاندا زۆر باوی هەیە بۆ نەخشاندنی هەندێک ئاماژەی تایبەت لەسەر جەستەیان، بەڵام لە سلێمانی خانمێک بە شێوازێکی جیاواز هەندێک نیشانە و تاتۆی لەسەر جەستەی یافرەتان و هەروەها گەنجان نەخشاندووە بۆ کەسانی کە تووشی خەمۆکی بوون. ئەم خانمە بە شێوازێکی جیاواز لەو شوێنانەی جەستەی و کەسانەی کە بەهۆی برین یا سوتانەوە حاڵەتێکی ناشرینی پەیدا کردووە تاتۆی جیاواز دروست دەکات و بەم شێوەیە هەم ڕوخسارێکی جوانیان پێدەبەخشێت هەم لە خەمۆکی ڕزگاریان دەکات. ئەمە عیبی من ناوم ڕۆزایە، دانیشتوی شاری سلێمانی، ماوەی چەند ساڵێکە لە بواری تاتۆیە ئیشەکەم. ئیشەکەی ئێمە وەکو هونەرێک وایە بە تایبەتی گرنگی ئێمە بەو کەسانەی کە شوێنی ئەمەلیاتیان هەیە یان شوێنی برینیان هەیە یان سوتاییان هەیە، ئەم شتە بۆتە هۆی ئەوەی کە نەتوانن بە دڵی خۆیان جلێکی ئاسوودە لەبەرکەن. ئێمە ئەتوانین بە تاتۆ ئەم شوێنانە چاک بکەینەوانێ یارمەتیان بین ئەو کەسانە تاوەکو بتوانن نەفسێتیان ئازادتر بێ، مرتاحتر بن لە لەبەرکردنی جلوبەرگیانە. پێویستە 6 بۆ 8 مانگ بەسەر ئەو برینە تێپەڕی بێ کە تاتۆکی لەسەر ئەکرێت، لەبەرەوەی ئەو برینە پێویستە بە تەواوەتی چاک بوو بێتەوانێ، ئینجا ئێمە ئەتوانین ئیشی لەسەرکەین. و ئەو تاتوەیەکی ئێمە ئیکەین تەبان ئەو دەرسێ بەشێکی زۆر زۆرکەمی ئەچێتە ژێر پێستەکەوانێ، ئەتوانین بڵێن بەشی تەبەقەیەکی ئاستی سەرەوەی پێستەکە تاتۆکە ئەچێتە ناوی زەرەرێکی وای نییە. ئێستا زیاتر لە ناو گەنجەکانە وا باوە زیاتر ناو ئەنووسن. بۆ نمونە کەسێک ناوی ئەزیزێکی خۆشەویستێکی کەسێکی مردووی ئەنووسێ وەکو یادگاریەک ئێوێ لەسەر جەستێ بمێنێتەوە، یاخود کەسانێکن حەزەکەن وێنەی دایکیان کە کۆچی کردویان باوکیان ئەم وێنانە وەکو یادگاریەک لەسەر جەستیان دروستی ئەکەن. ئەتوانم بڵێم تاتۆ زیاتر بەشێکە لە بیرەوەری کەسەکان. ئەو کەسێک کە ئیش ئەکات لە بواری تاتۆیە پێویستە ئەو کەسە هونەری بێت، چکە تاتۆ پەیوەندی بە هونەرەوە هەیە. ئەو کەسە پێویستە پێش ئەوەی دەست بک بە کاری تاتۆ شتێک لە هونەر شارەزا بێت، چکە ئەگەر ئەم کەسە هونەری نەبێت ناتوانێت ئیشەکان وەکو خۆی بەجێ بگەێنێت. ئەبێت ئەم کەسە بزانێت لەکوێ سێبەرەکاندا ئەنێ لەکوێ ئیشەکە تاریکەکە لەکوێ ڕووناکی ئەکات. لەبەرەوە زۆر زەڕورە کە کەسێک لە بواری تاتۆیە ئیش ئەکات هونەری بێت. هاوڵاتیەک لە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان پارچەی شکا و فڕێدراوی کاشی ڕەنگاوڕەنگ کۆ دەکاتەوە و تابلۆی زۆر ناوازەی دەستی پێدروست دەکات. شەهاب ڕزایی ماوەی 10 ساڵام کارە دەکات و زیاتر گرنگی بە پۆرترێتی هونەرمەندانی ڕەسەن و ناوداری کورد داوە. ئەو دەڵێ کە هیچ مامۆستایەکی نەبووە تا فێریەم هونەرێ بکات، بەڵام حەز و خولیای بۆ هونەروای کردووە کە لە کارەکەی بەردەوام بێت، ئێستاش خولیای ئەوەیە کە بتوانێت پێشانگایەکی جوان تایبەت بە هونەرەکەی بکاتەوە.
کاری پیاوە ئەبێ لە ناو خۆتا بێ بگەنا هیچ کەس ناتوانێت مەسەڵەن دانیشێ تۆ تا بەیانی هەموو شێ من ئەخەوم گوێما لە مەلاوە بامەدا تا بەیانی حەسەن زیرەک گۆرانیاڵێت و لەو لە ئێشە و قالەمەڕە شمشاڵ دەێداوە تا بەیانی لەگەڵەوانە زندگیەکەم لە 2011ەوە شتە لە خۆما بینیوەتەوە احساسم کرد شتێک هەیە لە دەروون ماتوانم مەسەڵەن کارێ بکەم وەسیلەی کارەکەشم فقط ئەمبڕێکە یەک دانە ئەمبڕم هەیە بێژگەوە ئەمبڕێتر هیچ نیە عەکسەکە چاپەکەیت دوایەوە عەکسەکە و چاپکرد لەسەر تەختەکە ئەیکێشی عەکسەکەی شەکتەی بە دیوارەکە ئەبێ زۆر دقەتکەی کاری پۆرترە واسە مەسەڵەن تۆ من تۆ سروشت نییە دارێ نییە کە تۆ ئەگەر مەسەڵەن لقێکی ئاواچێ مهم نییە مەسەڵەن لقی هەیە واچووە تۆ ئەتوانی ئاوا ڕاستیکەیت ئەمە لە تەبیعەتە شتێکی یاساییە بەڵام تۆ لە پۆرترە یەک دانە کاشی لە تەکاشیەک لە دەموچاوە ئەگەر تۆ بێ ئەو جۆرەکە ئەو هەیە وا داینەنیتە ناناسرێتەوە سماش هەر یەکە لەم تابلوانە کارم هەیە یەک مانتولی کێشاوە کارم هەیە مەسەڵەن لە 3 ڕۆژە تەواوم کردووە ئەم کارە 13500 لە تەکاشیە ئەودانە 14000 کارم هەیە 50000 لە تەکاشیە زیاتریش لە هیچ شتێکا من ئیدەم لە کەس نەگرتووە ئەمیشە هەر نەمدی بوو پۆرترە بە کاشی کارکەن بە کاشی شکستە هەر کارێک ئەەکەم ئەگەر شاعر بە شاعرەکانی ئەگرم گۆرانی گەشت بە گۆرانیەکان ئەگرم لەوە چێ مەسەڵەن من ئەو شێرکۆ تا تەواوم کردووە تەواوی دەربەندی بە پولە لە ئەوڵ تا ئاخر گوێم بۆ گرت بێت ئەوڵ تا ئاخر دەربەندی بە پولە گوێم بۆ گرتووە لەگەڵ دروستکردنی ئەمە حەسەن زیرەک کە دروستەکەی لەگەڵ حەسەن زیرەکە مامۆستا عەباسی کەمانیم دروست کردووە تاقەر لە بیرمە هەتا گۆرانیەکانیش زانم چی بوو لە وەختانە کە دروستمان کرد تۆ لەگەڵ پۆرترەکە لەگەڵ شەخسیەتەکە ئەژی لەگەڵ تەک تەک ئەم تابلوانە زندگیەکە با بەرنامی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵ چان بووین تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.